داخوازیەکانی کرێکاران پەیوەندی هەیە بە پێویستیە حیاتیەکانی زۆرینەی کۆمەلگاوە. ژمارەیەک لە کارمەندە ڕسمیەکانی شرکەتی نەوت ڕۆژی پێنجشەممە 20 گەلاوێژ سەبارەت بە وەدی نەهاتنی داخوازیەکانیان کۆبوونەوەی ناڕەزایەتیان بەڕێوە برد. ئەوان پێشتر لە ڕێگای ڕاگەیاندنێکەوە داخوازیەکانی خۆیان هێنابووە گۆڕێ. لەو ڕاگەیاندنەدا کە ڕۆژی 16 پوشپەڕ بڵاو کراوبەوە هاتبوو، بە لە بەرچاوگرتنی گرانی و چوونەسەرەوەی چاوەڕوان نەکراوی نرخی کەلوپەل و هەڵاوسان، چوونەسەرەوەی حەقدەست لە زمرەی یەکەم داخوازیەکانی ئێمەیە. حەقدەستی سەرەتایی هیچ کرێکارێکی ڕەسمی نابێت لە 10 ملیۆن و حەقدەستی تەکمیلیش لە 25 ملیۆن تمەن کەمتر بێت. ئەوان هەروەها وتیان لە بابەت دامەزراندنە دەستنیشانکرا و جیاوازی حەقدەستەکان ناڕازین و خوازیاری بە ڕەسمی ناسینی مافی ڕێکخراوبوون و کۆتایی هێنان بە ئەمنیەتیکردنی شوێنی کارەکانیان لە بەشی سەنعەتی نەوتن. هەروەها جەختیان کردەوە کە کرێکاران نابێت بە شێواز و بیانووی جۆراوجۆر بچەوسێنرێنەوە و لە ژێرناوی گرێبەستی کاتی و ڕەسمی و ناڕەسمی و هیتردا ڕیزەکانیان تووشی پرشوبڵاوی بکەن. بە بڕوای ئەو کرێکارانە یەکێک لە ڕێگاکانی کۆتایی هێنان بە پرشوبڵاوی و نەهێشتنی کەلێن و ناکۆکی لە ڕیزەکانی خۆیاندا کۆکردنەوەی بارگە و بنەی پەیمانکارەکانی شرکەتی نەوت و هەروەها کۆتایی هێنان بە یاسای کۆی لە ئاسای ناوچە تایبەتە ئابووریەکان لە ناوەندە نەوتیەکانە. ئەوان هەروەها خوازیاری دابینکردنی شوێنی ئەمن بۆ هەموو کرێکارانی لە سەرکاری بەشەکانی نەوت و ژیانێکی شیاوی ئینسان بۆ سەرجەم هاوکارەکانیان بوون. کۆبوونەوەی ئەو کرێکارانە هاوکات بوو لەگەڵ ناڕەزایەتی سەرجەم کرێکاران لە ئاست هەلومەرجی دژواری کار لە ناوچە نەوتیەکان. بە گوێرەی راپۆرتەکانی ڕۆژی پێنجشەممە 20 گەلاوێژ، پەیمانکارەکان بەبێ لە بەرچاوگرتنی تەندروستی کرێکاران ناچاریان کردوون لە گەرمای تاقەت پڕۆکێنی سەرووی پەنجاپلەدا کار بکەن. بەو هۆیەوە کۆمەڵێک لە کرێکارانی بەشەکانی نەوت و گاز و پێترۆشیمی باری تەندروستیان تێکچووە. بۆ نمونە تەنیا لە فازی 2 پاڵاوگەی ئابادان ڕۆژی 16 گەلاوێژ بەهۆی شێداری 90% و گەرمای 53 پلەوە 38 کرێکار باری تەندروستیان بە سەختی تێکچووە و پێویستیان بە چارەسەری پزیشکی بووە. کرێکارەکان لەو ناوەندانەدا خوازیاری ئەوە بوون کە لە ڕۆژە گەرمەکاندا ماوەی کارکردنەکەیان بۆ 6 سەعات کەم بکەنەوە، بەڵام تا ئێستا لەلایەن خاوەنکارەکانەوە وەڵامێکیان وەرنەگرتوێتەوە. شۆڕای هاو ئاهەنگی ناڕەزایەتیە کرێکارەکانی نەوت لەم پەیوەندیەدا لە ڕاگەیاندراوێکدا وتی کە پەیمانکارە قازانجپەرست و خوێنمژەکان بارودۆخێکی دژوار و دڵتەزێنیان بۆ کرێکارانی ئەو بەشانە خوڵقاندووە و ئەوان ئێستاش ئازاری مەرگی هاوکارە عەزیز و زەحمەتکێشەکەیان واتە عەبدوڵڕەزاق سەمیریان کە بەهۆی گەرمای زۆرەوە گیانی لەدەستدا لەبیر نەچۆتەوە. شۆڕای هاو ئاهەنگی کرێکاریەکانی نەوت وێڕای وەبیرهێنانەوەی ئەوەی کە کرێکارانی نەوت لەم بارودۆخە کۆی لە ئاساوە گیان هاتوون، داوایان لە هاوکارەکانیان کرد دەست لە ناو دەستی یەک و یەکگرتوانە خەباتی خۆیان تا گەیشتن بە داخوازی سەرجەم کرێکارانی لە سەرکاری بەشەکانی نەوت درێژە پێ بدەن. لە کۆتایی ئەو ڕاگەیاندراوەدا جەخت کراوەتەوە کە پێویستە خاوەنکارە خوێنمژەکان ناچار بکرێن لە کاتی گەرمای تاقەت پڕۆکێندا کارکردن ڕابگرن و حەق دەستەکانمان پێ بدەن. هەر لەو کەش و هەوا گەرمەی خوزستاندا کرێکارانی فولادی ئەهوازیش بە درێژایی مانگ خەبات و ناڕەزایەتیەکانی خۆیان لە بەردەم ئوستانداری درێژە پێدا. ئەوان ڕۆژی 6 گەلاوێژ ڕایانگەیاند کە بە هیچ شێوەیەک ئیزنی پێکهاتنی شۆڕای ئیسلامی کار نادەن و لە درێژەی ڕاگەیاندنەکاندا هاتووە دوژمنانی چینی کرێکار سەر لە نوێ کەوتونەتە خۆ تا دامەزراوەی سیخۆڕی و ڕێکخراوی دژەکرێکاری شۆڕای ئیسلامی کار بەسەر کرێکاراندا زاڵ بکەن. ئەوان لە بیریان چۆتەوە کە 2 ساڵ خۆڕاگری کرێکارانی فولاد پیلانی هەڵبژاردنی شۆڕای ئیسلامی کاری لێکردنە بڵقی سەر ئاو. ئەو کرێکارانە دەڵێن کە خوازیاری وەڕێخستنی بە تەواوەتی بەرهەم لە ڕێگەی خەبات لە دژی مافیای فولادن و داوایان لە هێندێک لە هاوکارەکانیان کردووە نەکەونە داوی بەرپرسانەوە. هەروەها دەڵێن کە بەڕێوەبەری گشتی ئیدارەی کاری خوزستان بەڕێوەبردنی گەڵاڵەی تەبەقەبەندی پیشەکانی گرێداوە بە پێکهاتنی شۆڕای ئیسلامی کار کە ئەوە داواکاریەکی نابەجێ و ئاماژەشیان بەوە کرد کە تەرحی تەبەقەبەندی لە پیشەی فولاددا کاریگەریەکی ئەو تۆی لەسەر حەق دەستەکانیان نییە و
لە بەرامبەردا خوازیاری حەقدەستی یەکسان و لە سەرووی هێڵی هەژاری و دابینکردنی مەسکەن و ئیمکاناتی خۆشبژەوی بۆ خۆیان و سەرجەم کرێکاران و کارمەند و خانەنشینکراوان بوون و لەسەر هەبوونی ڕێکخراوی سربەخۆ و هەڵبژاردننی ئازاد وەک مافی سەرەتایی خۆیان جەختیان کردەوە. لە ماوەی چەند حەوتوی ڕابردوودا جگە لە کرێکارانی نەوت، پاڵاوگەکان و فولادی ئەهواز خانەنشینکراوانی دابینکردنی کۆمەڵایەتی کە زۆربەیان کرێکارن، کرێکارانی ئەبنیەی فەنی ڕێگەی ئاسنی شەرق، کرێکارانی شارەداری لە چەندین شاری وڵات، کرێکاران و پیشەوەرانی شارۆچکەی سەنعەتی ماحشەر، کرێکارانی سەبەلان پارچەی ئەردەبیل، پەرستاران لە تاران، کرێکارانی ئاپفای ئەهواز، کرێکارانی بەشی بەرقی ناوچەیی، تولیپێرسی قەزوین و کارخانەی دروستکردنی کۆمباینی سەهەندی تەورێزیش لە دژی کەمبوون و وەدواکەوتنی حەقدەست و بەتایبەت لابردنی پەیمانکار و گۆڕینی بارودۆخەکە لە پەیمانیەوە بۆ گرێبەستی ڕاستەوخۆ کۆبوونەوەی ناڕزایەتیان بەڕێوە برد. هەڵسوراوانی بزوتنەوەی کرێکاری بە تایبەت لە ناوەندە پیشەی یەسەرەکیەکاندا جم و جۆڵی خەباتکارانە و ناڕزایەتی خۆیان پتر لە ڕابردوو بە جەماوەرەوە گرێداوە. جەماوەرێکی کە لەژێر هێژمونی و ڕێبەرایەتی بزوتنەوەی کرێکاری لە دژی کۆماری ئیسلامی و سیستمی سەرمایەداری ڕادەپەڕێت.